بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕەوان سڵاوێکی گەرمتان پێشکەش بێت. هەلومەرجی سیاسی ناوچەکە و ئاڵوگۆڕ و پێشاتە سیاسیەکان و هەروەها هەلومەرجی کۆمەڵگای ئێران و کوردستان دوای ئاخێزی جەماوەری نان کار ئازادی لە مانگی بەفرەبەردا دەری دەخات کە کۆمەڵگای ئێران بە قۆناغێکی هەستیاردا تێدەپەڕێت. خەباتی خەڵک لە دژی ڕژیمی کۆماری ئیسلامی و کارزانەوەی جنایەتکارانی ئەو ڕژیمە کە بوو بەهۆی قەتل و عامی هەزاران کەس لە خەڵکی ناڕازی بەرەوکوێ دەچێت. ئایا ڕژیم توانیویە کۆنترۆڵی خەباتی خەڵک بکات؟ باسی ئەگەری شەڕی ئەمریکا دەکرێت لە دژی کۆماری ئیسلامی. لە ئەگەری شەڕ و ئەگەرەکانی تردا چه سەناریۆهایەک لە ئارادایە؟ خەڵکی کوردستان لەم هەلومەرجەدا لە بەردەم چ دەرفەت و مەترسی هایەکدان؟ و هەروەها هەڵوێستی کۆمەڵە سەبارەت بەم ڕووداوانە چەوەری بەرنامەی ئەم شۆمان دەبن با میوانداری هاوڕێ ئیبراهیم عەلیزادە دەبیر ئەوەڵی کۆمەڵە. لەگەڵمان بن بۆ بینینی ئەم بەرنامەیە. هاوڕێ ئیبراهیم سڵاوت لێبێ و زۆر سپاس کە بەشداری لە بەرنامەی ئەم هەفتەیە کۆمەڵە هەڵسوڕاوان. زۆر سپاس و سڵاو بۆ ئێوە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هاوڕێیانی هەڵسوڕاوی کۆمەڵە لە هەر شوێنەکان. زۆر سپاس کاک سەید ئیبراهیم، پێم خۆشە پرسیاری یەکەم بەوە دەست پێ بکەم کە هەڵسوڕگانتتان بۆ بارودۆخی ئێستای کوردستان و ئێران لە دوای ڕووداوەکانی چەند مانگی ڕابردوو و بە دوای شەڕی 12 ڕۆژەدا چییە؟ ئەوەی زۆر بەرچاوە گەورەترین و لەواقعدا پڕئێش و ئازارترین وەزعێک کە ئێستا بەسەر خەڵکی ئێراندا هاتووە ئەوە پێناسەی وەزعێتی ئێستایە. گرنگترین پێناسەی وەزعێتی ئێستا وەزعی اقتصادی ژیانی خەڵک. کرێکار ئەگەر کاری هەبێ بە دوو شیفتیش کار بەشی ژیانێکی مەمرەومەژی بۆ دابین نابێ. گرانی وای لێ هاتۆ دوکاندارێک کە ئەگەر کالایەکی هەبێ جنسێکی ئەوڕۆ بیفرۆشێ سبەینێ بە بەرابەر و نیوێکی دیکە قیمەت هەر ئەینێ و کالایی خۆی بۆ ناکردرێتەوە. دوا و دەرمان کەمە پەیدا نابێ، گرانە. خزمەت گوزاریەکان لە کەمترین ئاستی خۆیاندان. خلاصە چی ینی یادم تەسەووری دەکات لە تووری ئەو 50 ساڵی ڕابردووە قەت ژیانی خەڵک ئەوەندە لە کۆڵەمەرجیدا نەبووە و ئەوەندە خەڵک بێ ئەنوان نەبوو بەڕاستی. بەتایبەت خەڵکی کرێکا و ڕوو کێش و ئەکسەرێتی خەڵکی ئەو وڵاتەکە چەند قات لەژێر خێڵی هەژاریدا دەژین. ئەوە گەورەترین و بەرچاوترین پێناسەی وەزعێتی ئێستای ئێرانەوە. دەزانین کە بارودۆخی ئاوە و شەرایەتی ئاوە سەختی ئابووری قەت مساعد نییە بۆ شۆڕش و بۆ ڕاپەڕین و خەڵک دەبێت فرسەتێکی بێت تا بە خۆی دابێتەوە، فرسەتێکی بێەوە کە بیر بکاتەوە، فرسەتێکی بێ بۆ خۆڕێی خستن. بەڵام غەمی نان کەمتر ئیجازی پێدەدا. ئەمە وەزعێتی شەڕی کۆماری ئیسلامی دەگەڵ خەڵک گەیشتە ئاستێک کە لە 2 ڕۆژدا 30 تا 40 هەزار ئینسان لە 400 شاری ئێران قەتڵ و عام کران. 400 شاری ئێران سەرهەڵدان تێدا بووە، شارێک نییە کە قوربانی نەدابێت. دێ ئەو وەزعێتەش حاڵەتێکی ڕوحیە، وەکو شۆکێک، حاڵەتێکی ڕوحی ناخۆشی بەسەر خەڵکداناوە وەکو شۆکێک بۆ کۆمەلگای وارد بوو. لە پاڵەوەدا ئینتزاری شەڕ. خەڵک هەر ڕۆژە ئەمڕۆ بەسبەینێ، ئەمڕۆ شەڕ دەبێ بین ئێران و ئەمریکا، شەڕ نابێ. هەر ڕۆژە سەعات بە سەعات بە نیگەرانیەوە خەبەرەکان تاقیب دەکەن و ئەوەش حاڵەتێکی ئینتزاری ئەمڕۆ بەسبەینەی لەناو خەڵکدا پێکێناوە. سەرجەم ئەو شتانە کە دەدەی پاڵیەک دەتوانی تەسەووری بکەیت کە کۆمەلگای ئێران و ئەکسەریەتی خەڵکی ئەو کۆمەلگایە لە چ بارودۆخێکی دەرونی ناساز و دژواردا بەسەر دەبن. من پێ وایە ئەمە زۆر مهمە. بەڵام لە هەمان کاتدا یەک مەسئلەش هەر بۆ ئەندازە گرنگە، ئەوش ئەوە یەکە زۆر کەس پێی وابوو ئەو قەتڵ و عامە حتا خودی جمهوری ئیسلامیش ئەو کوشتارێک کە کردوویەتی خەڵک دەباتەوە ناوخۆی خەڵک لە خەبات و لە ئەتراز و ئەمانە دەکشێتەوە. خۆ تەمان تەسیری بووە، یعنی وەحشت و ترسەی کرد ناوێتێ دڵی خەڵکەوە بۆ کوشتارە. بەڵام باوجودی ئەوانە ئێمە دیتمان لە چلەی گیانبەخت کردووان کەمتر شار بوو کە بە جەسارەتەوە خەڵک
ڕێز لە جیانبەخت کردوانی نەگرێ، ڕێز لە خانەوادەی جیانبەختوان نەگرێەوە بۆ بەدەم یەکترەوە نەبن و خەڵکێکی زۆر بەدەمیانەوە بوون بە هەزاران کەس لە تاران لە شار گەورەکان لە شارە چکۆڵەکان هەمووی ئەوانە دیاردەیەکە کە نیشان دەدا ئەو بەستلا بۆ چوونەی کۆماری ئیسلامی ئێران کە دەیەویست گۆیە لەم ڕێگایەوە خەڵک وا چاوترسێم کە ئیتر بۆ قەدەر ئەیامێکی دوور و درێژ جەسارەتی ئەو خۆیان نەدەن لە عەلیە ئەو ڕێژیمە ڕاپەڕن ئەوە حسابێکی غەڵەت بوو. هەر لەو ڕۆژانی ڕابردوودا زانکۆکان جارێکی دیکە کەوتونەخۆ کەمتر زانکۆی ئێران هەیە کە سەرهەڵدان و خەباتی تێدا نەبوو بێ دروشمەکانیشی ڕادیکاڵ و بەتایبەت دروشمی خوێندکاران ئێستا هاوتەری بە دەگەڵ نیازەکانی کۆمەلگا یعنی ئیتر بزوتنەوەی خوێندکاری بەو تیم و تەوژمەی کە ئێستا سەری هەڵداوە بزوتنەوەی سنفی نییە، یعنی ئەوان نەکەوتونە شوێن داخوازیەکانی تایبەتی سنفی خۆیان، ئەوان ویژدانی بەخەبەری کۆمەلگای ئێران و ئەو دروشمانە و ئەو نیازانە ڕنگ دەداتەوە لە حرەکەتەکانیاندا کە نیاز و دروشمی هەر مانگ و دوومانجی ڕابردووی سەرهەڵدانەکانی خەڵک بوو. ئەوە نیشان دەدا کە لە هەمان کاتدا کە بارودۆخەکە سەختە دژوارە و خابلی دەرکیشە ئەگەر کاریگەری بوو بێ لەسەر ڕۆحیە خەڵک، بەڵام لە هەمان کاتدا ئومێدهایەکی تازە بۆ دوڕۆژێکی پرشنگدار خەریکە زیندوو دەبێتەوە دووبارە و ئەوە نیشانیدا کە کۆمەلگای ئێران بەڕاستی تەحملی ئەو سەختیانەی هەیە و دەتوانێت ئەو سەختیانە تەحملکەوە ئەوە ئومێدێکە بۆ دوڕۆژی خەباتی ئەمەش. زۆر باشە کاک سەید برایم، زۆر باسی ئەگەری شەڕ دەکرێت. پێتان وایە بەڕێستان کە بێژگە لە سەناریۆ شەڕ چه سەناریۆهایەک لە بەردەم ڕژیم و بەگشتی کۆمەلگای ئێراندان؟ دیارە بەو تەدارکە نظامی کە ئەمریکا دیوێتی و دەور تا دەوری ئێرانی پڕ کردووە لە کەشتی جەنگی و کەرەسەی جەنگی و تیارەی جەنگی و هەموو مەلزوماتی شەڕێکی گەورەی لە ڕووی تەکنیکی و فەنیەوە فراهەم کردووە. ئەوە لەلایەکەوە ئەو گفتوگۆیانش کە مزاکراتیش کە بینی جمهوری ئیسلامی و بینی دەوڵەتی ئەمریکا لە ئارادایە نیشان نادا کە هیچ پێشڕەفتێکی ئەو تۆ بە وجود هاتبێ لە ڕێکەوتنێک نزیک بین. مەسەڵەن هەر ئەمڕۆکە و بەرنامە بڵاو دەبێتەوە لە ژنێڤ کۆبوونەوە هەیە لە بینی ئێران و ئەمریکا لە بین نێرانی ئێران و ئەمریکادا کە کەمتر کەس هەیە بە خۆشببینیەوە چاو لە نەتیجەکەی بکە. کەوایە ئەگەری شەڕ یەکێک لە ئەگەرە زۆر گرنگەکانە. خودتەمان یا شەڕ دەبێ یا شەڕ نابێت، بەڵام چ بە شەڕ بێ و چ بە شەڕ نەبێ لەو ململانەیە کە بینی ئێران و ئەمریکا لە گۆڕدا لە ڕووی منطقی هێزەوە لە ڕووی هاوسەنجی هێزەوە کۆماری ئیسلامی ئێران ناتوانێت سەرکەوتوو بێ، ناهێڵن سەرکەوتوو بێ، ئیمکانی نییە. یعنی دوو پاڵەوانی زۆر نین کە بڵێن ململانیەکەیان هەیەجانەنگیز دەبێت دوور و درێژ دەبێت. مەسەڵەن شەڕی ئۆکراین چەند ساڵ تووری چێشە لەبەرەوەی ئەوروپا و ئەمریکای ناتۆ و هەموو ناتۆ بە ئەوروپا و ئەمریکاوە بە ئیزافی متحیدین دیکەشان لەگەڵ رووسیە و ئەو لاش هاوپەیمانەکانی هاوزۆرە شەڕەکە تاوە نابێت، درێژخایان دەبێت، لەبەرەوە ململانیەکە سەختە. بەڵام لێرە ئەوە نییە، یعنی هیچ تەسەور ناکرێ کە لەو شەڕەدا لەو ململانیەدا کۆماری ئیسلامی سەرکەوتوو بێت. جا ئەو ململانیە چییە؟ بەشێکی بە شەڕە، بەشێکی بە تەوافقە. ئەمریکا دەبێ ئەو خاستانەی کە هەیەی چ بە ڕێککەوتن بێ بەدەستی بێن، چ بە ڕێککەوتن متەوافق بێ، چ بە شەڕ بێ بەدەستی بێنێ. ئەو هەموو خەرجێککە بۆی کردووە، ئەو ئینتزاراتی کە وجودی هێناوە، ئەو حەجمە زۆرە لە تەبلیغات و پرۆپاگەندە کە دەیکا ئەوانە ناکرێت بێن بەبێ نەتیجەیەکی مەلموس بۆ دەوڵەتی ئەمریکا تەواو بێ، بە تایبەتیش کە ترامپ ڕێیەکی لەو سەرکۆمارانەی ئەمریکایە کە احتیاجی بەو سەرکەوتنە ئێستا بۆ تەوجیهی مۆقعەتی خۆی بۆ حتا بۆ ئەوەی کە لەو انتخاباتی میاندەورەیی کە لە ئەمریکا لە گۆڕەدا کۆنتترۆلی خۆی بەسەر دوو مەجلسەکەی ئەمریکادا تەسبیتکا و ئیدامەی بدا، بۆ هەمووی ئەوانە و بۆ ئەوەی کە خەڵکی دیکەش یعنی نیارانی دیکەشی لە شوێنەکانی دیکە چاوترسێن بکە، بۆ هەمووی ئەوانە احتیاجی بۆ سەرکەوتنیە. ئەمریکا احتیاجی بۆ سەرکەوتنیە مەلزوماتەکەی فراهم کردووە کە وایە سەر دەکەوێت لەو شەڕدا، ئەگەر شەڕیشی نەکرد بە تەوافق سەر دەکەوێت. بەڵام ئەوە لای ئەمریکا، لایەنی ئێرانیەکە چیە؟
لایانی کۆماری ئیسلامی لەلایەکە خامنەیە و ئەو تعسوباتی ئیدۆلۆژیک و ئەو ئاخری زمانی کە هەیەی و ئەو قسانش کە کردوێتی هیچ نیشانەیەک نییە لەوەی کە ئەو کۆتا بێ یعنی کە ئەو کۆتا نایە کە ئەو کۆتانەیە یعنی ئەو دەست هەڵ نەگرێ لەوانە یا دەبێ بەرەو پیری شەر بچێ ینی پێی وابێ کە قەیناکە باشکست بخۆن بەڵام بە خەڵکیش تەدا بچێ باز ژەخانی ئابووری وێران بێ بەڵام ئەو لەسەر ئەرمان و ئیدە و بیربچوونی خۆی پێداگیری کردێ ئەوە تاوجگای بە ئەگەر خامنەی بێ و دەموچاوەکانی دەسەڵات لە ئێران نەگۆڕدرێن قەتعەن شەر دەبێەوە ئەوەی مانای ئەوەیە کە ئەو کۆماری ئیسلامی ئەسڵەن زۆرتر خوازیاری شەڕە ئەوەش زۆر دوور لە عەقڵ نییە بەڕاستی لەبەر چی لەبەرەوەی کە زۆر دەمێکە ئەوە جێکەوتو لە ناو دەستگای ڕەهبەری ئیدۆلۆژیک و فکری کۆماری ئیسلامیدا کە شەڕ دەرەکەتە شەڕ نیعمەتی ئاسمانیە شەڕ ئێران و عێراقیان هەروە ئیدامەدا و تاوجگایی کە لەژێر سێبەری ئەو شەڕدا هەموو ئۆپۆزیسیۆنی ناوخۆیان سەرکوت کرد حکوومەتەکان تەسبیت کرد دەستگای دەم دەستگاکانی خۆیان منسەجمتر کردەوە بۆیە ممکنیشە بیر لەوە بکەنەوە کە بەو شەڕە هیچ نەبێ لە شەڕی خەڵک بۆ ماوەی ڕزگاریان دەبێت پێیان وا دەبێت پێیان وا دەبێت کە ممکن لەژێر سێبەری ئەو شەڕەدا بتوانن بزوتنەوەی جەماوەری و بزوتنەوەی ئەترازی لە ئێراندا برچێنەوە جا پێشبینەکان ئەوەیە کە وایە لە هەردوو حاڵتدا ئێمە چ شەڕ بێ و چ شەڕ نەبێ لە دوای شەڕ ڕژیمێکی زعیفترمان دەبێت لەوە ئێستا ئەو ڕژیمەی کە لە نەتیجەی ئەو شەڕە ڕزگا دێتە دەرێ ڕژیمێکی زعیفترە و ئەو زەرفیەت و توانایانەی کە ئێستا ئەو ڕژیمەیەتی ئەو نایبێ ئەوە مانای ئەوەیە کە فرسەتی زۆرتر بۆ خەڵی دەخڵێ ئەلبەتە ئێمە ئومێدەوارین و باشتر وایە کە بەبێ شەڕ کۆماری ئیسلامی پاشەکشە بکات چونکە شەڕ غێری نەهامەتی نەبێ هیچی بە شوێنەوە نییە شەڕ وێرانی بە شوێنەوەیە ژێر ساختەکانی ئابووری کە سبەی نێژیانی و خەڵکە دەبێت بە وسیلێ ئەوانە بەرق و ئاو و جادە و ڕێگاوبان و هەموو ئەوانەی کە خزمەت گوزاری و ئەگەر ئەوانە هەموو نابود بوون لە بەیمچند بۆ دایان ساڵیش قەرەبوو ناکرێنەوە بۆ دایان ساڵی زیندوو ناکرێتەوە بێزگە لە تەلەفاتی ئینسانی و هەمووانە لەبەرەوە لە شەڕ هیچ شتێک حاصل نابێت شتێکی دڵخۆشکەر غێرەوەی کە ڕژیم زعیفتر دەبێت بەڵام بە قیمەتێکی گرانتر بەڵام خۆب ئارەزووی ئێمە دەردێکداوا ناکە لەو مەسەلەیەدا شەڕ بە ئیرادەی ئێمە نییە مخالفەت یا موافقەتی ئەمە چکۆڵەتین تەئسیری لەسەر بەرپابوونی شەڕ نییە ئێمە قسانە دەکەین بۆی کە خەڵک خۆیان بۆ خراپترین حاڵەتیش ئامادەکەن و لە کێشە و گرفتەکانی کە لە نەتیجەی شەڕدا ڕوودەدا بە کەمترین تەلەفات لی دەرباز بن ئەوە ئەگەر شەڕ نەبێ ئەگەر شەڕ نەبێ و ڕژیمێکی زعیفترمان بێ بزوتنەوە کۆمەڵایەتەکان دەخەونەوە کار فرسەتی خۆڕێخستن دووارە دەخۆڵقێ سەر لە نوێ و ئێمە چ دەموچاوەکان بگۆڕدرێن چ نەگۆڕدرێن بە هەر شکڵێک لە شکلەکان دەگە ڕژیمێکی زعیفتر بەڕوو ڕووین و دیسان ئومێدی تازەتر دەخۆڵقێ بۆ کۆمەڵانی خەڵک لێرە بەڵام یەک تایبەتمەندی هەیە حەزەکەم مەجال بێ شاری پێ بکەم ئەویش لە کوردستان ئەمە شەڕ یا سوڵح یا تەوافۆق هەرچی بێ هاوسەنگی هێز دەگۆڕێ کە هاوسەنگی هێز گۆڕا لە کوردستان فرسەتایەکی تازە دەخڵقێ کە تا ئێستا نەبووەن کە یا لە باقی شوێنەکانی دیکە ئێران نەبووە ئەو فرسەتە بۆ ئەحزابی سیاسی و بۆ جەماوەری خەڵک دەخڵقێ جەماوەری خەڵک لە کوردستان لە شکلی خەباتی مەدەنیدا ئامادەیی خۆڕێخستنی هەیە ئەحزابی سیاسی وجودیان هەیە تەجربەیەکی دوور و درێژی خەباتکارانە هەیە لەبەرەوە چاوەڕێی ئەوە دەکرێت ئەگەر ڕژیم زعیف بێ کوردستان موقعیەتێکی جیاواز پەیداکە یعنی داواخەدا دەرفەتی زۆرتر بخڵقێ بۆ گەشەکردنی خەبات بۆ پێکێنانی هاوسەنجێکی باشتر و حتا بۆ پڕکردنەوەی هەر بۆشاییەک لە دەسەڵات کە پەیدا بێت ئەو زەرفێتانەیە کە لە کۆمەلگای کوردستاندا هەیە ئەلبەتە تەبەن مەترسیش هەیە و نییە مەترسیەکان دەستی وەردانی دەرەچیە پرۆژەی دەوڵەتانی ئیقلیمیە پرۆژەی ئیسرائیلە ئەمریکایە هەمووانە ئەگەر کوردستان ئەگەر ئەو هێزانە ئەو دەوڵەتانە ئیقلیمی گەورە
محلی هەرچی پەلچێش بکرێن بۆ ناو چێشمە چێشەکانی کوردستان خۆەوە کارەسات دەخۆڵکە لێرش ئێمە دەبێ هەموو هەوڵ و تەقەلامان ئەوە بێ کە لەدامێ بەحسەکانماندا حتممە باسی لێ دەکەین هەموو هەوڵ و تەقەلامان ئەوە بێ کە بتوانین ئەو زەرفێتانەی کە هەیە بەکاری بێنین و ئەو مەترسیانە بڕێوێنینەوە لە کۆمەلگای کوردستان کە بە بڕای من ئیمکان پەزیر. کاکسێ ئیبراهیم زۆر سپاس بەلە بەرچاوگرتنی قسەکانی بەڕێستان و هەروەها ئەو پێشات و سەناریۆیانەکە باس کرا ئەم پرسیارە دێتە ئاراوەکە کاردانەوەکان و کاریگەریەکان لە کۆمەلگای کوردستاندا بەڕێستان چۆن دەبینن؟ پێم وایە ئەوەڵین مەسئلە ئەوەیە کە بە هەر دەرەجەیەک لە پاشەکشەی ڕژیم بە هەر دەرەجەیەک چ بە تەواوی هێزەکانی هەڵوەرێن و کوردستان بەجێ بێڵن چ زەعیف بن دەسەڵاتی جارانیان نەمێنێ بۆشایی بە وجود دێ بۆشایی بە وجود دێ لە هەموو شوێنێک بۆشایی بە وجود دێ لە محەلە بۆشایی بە وجود دێ لە شار بۆشایی بە وجود لە کارگا لە کارخانە لە زانکۆ لە دانیشگا لە هەموو جگایەک حراسەتی دانیشگا بڕوە ڕئیسی دانیشگا و دەست و پەیوەندەکانی کاری خراپیان کردوێ لە ترسی تۆڵی جەماوەر ڕاکەن کۆنتترۆلی دانیشگا دەکەوێت دەست خوێنکاران دەبێت شوڕای ئەو دانیشگایە یا ناوەندی دەسەڵاتی ئەو دانیشگای پێک بێ ئەو بۆشادێ پڕ بێتەوە محەلە احتیاجی بە ژیانە محەلە احتیاجی بۆیە ئەو بەرقی تامین بێ نەفتی تامین بێ خۆراکی تامین بێ نانی تامین بێ داوا و دەرمانی تامین بێ ئەوان هەموو دەبێت سازمان بدرێن ڕێکخرێن دەسەڵات بۆشایی دەسەڵات بوجود بێ هەر ئەو ڕۆژەی کە بۆشایی دەسەڵات دروست دەبێ هەر ئەو ڕۆژە خەڵکی بوون هێ دەگەن کە دەبێت جێهەیە بکەنەوە ئەو فرسەتانەیە کە لە کوردستان دەخۆڵکەوە ئێمە ئومێدەوارین بوو بەو تەجربە و ئەزمونەی کە کوردستان هەیەی بەو تەجروبە ئەو فرسەتانە پەیدا بێ و خەڵک ئەو توانایەنی خۆیان نیشان بدەن کە ژیانی خۆیان دەتوانین ئیدارە بکەن دەتوانن پێشی نەهامەتیەکان بگرن پێشی زەرەکان بگرن مەترسەکان بڕێوێنەوە و لۆ ڕێگایەوە حزب سیاسەکانیش بگرنە ژێر کاریگەری خۆیان. زۆر سپاس کاک سەید ئیبراهیم لە پەیوەند لەگەڵ ئەم بارودۆخەدا بەڕێستان ئەرکی هەڵسوڕاوانی کۆمەڵە و بەگشتی ئەرکی هەڵسوڕاوانی چەب دەبێت چی بێت؟ پێم وایە زۆر وازەحە کە شۆڕژێرێکی چەپ و سۆسیالیست لە هیچ شرایطێکدا خۆی بێوەزیفە نابێ بزانێت چ شرایطەکە بەدڵی بێ چ بەدڵی نەبێت چ سەناریوەیە کە مۆردی نەزەری ئێمە ئومێدوارکردن بێتەکایەوە چ شرایطی زۆر سەخت موجود بێت دەرهەرحاڵ نابێ خۆی بێوەزیفە بزانێ وە خۆشی دەبێت ئامادەکە بۆ ئەوەی کە ئەو ئەرکانەی خۆی بەڕێوە بەرێت بۆیە من ئێستا لێرەوە داوام لە هەموو هاوڕێیانی کۆمەڵە ڕێخستەکان ئەوانەی بە جۆری لە جۆرەکان پەیوەندیان هەیە یانیانە یا خۆیان بە تێکۆشەری ئەو ڕێبازە دەزانن دەبێت ئەو بارودۆخە هەستیارە ئێستا بە تەواوی بێتە ناو بەرنامەی کاریانەوە یعنی ئەمڕۆ ئەم مانگە دەگەڵ مانجی ڕابردوو فەرقی مانجی ئاەندە دەگەڵ ئەو ئێستا فەرقی دەبێت و فەرقیکەش فەرقێکی کەمی نییە فەرقێکی کەیفێشتا بارودۆخێکی تازە دەخۆڵکی ئەوشکی تێدا کۆماری ئیسلامی لەو بحرانە بە ئاسانی دەرباز نابێت بە ئاسانی دەرباز نابێت جایا فرسەتی باش دەخۆڵکە یا نەهامەتی بەسەر ئەو خەڵکە دێنێ لە نەچەی شەڕ و ئەو ناشت لە هەر سوورەتدا ئەوزاعێکی تازە دێتەکایەوە ئەوزاعێکی تازە کە دەبێت هەڵسوڕاوانی کۆمەڵە تێیدا دەوری چالاک ببین مهمترین وەگرنگترین دەوری ئەوان لە شرایەتی بۆشایی دەسەڵاتدا ئەوەیە کە عەرزم کردن بۆشایی دەسەڵات بکەنەوە یعنی بلافاصلە لە ناوەندەکانی دەسەڵاتی جەماوەری لە محەلی کار و ژیاندا لە مەدرسە لە دانیشگا لە محەلە لە سەتی شار لە ئەوەڵین هەنگاودا پێک بێنن هەنگاوەکانی دوایی دەتوانین قسەی لێ بکەین کە دوای چۆن ئەوانە تێکخەنەوە چۆن بیکەن بە سلسلە مەراتیبێکی مەسەلەن هێرەمی بۆ دەسەڵاتی شوورایی یا دەسەڵاتی جەماوەری لە کوردستان ئەوانە هەمووی دەکرێت قسەی لێ بکەین بەڵام ئەوەی کە معلومە ئەوەیەکە بە پێی تەبیعەتی ژیان دەبێت بۆشایی پڕ بێتەوە چون ژیان دەبێت بەردەوام بێ بەخەر نانەوەخانە دەبێت دایر بێ داواخانەکان دەبێت دەرمانخانەکان دەبێت دایر بیمارستان دەبێت دایر بێ ئەگەر ئەوانە تعتیل بن ژیان دەوەستێ تەبیعی خەڵک لە فکری دایرکردنی ئەوانەدا دەبن بۆ خۆیان بە تۆری خۆت بەخودی شێوەی خۆت بەخودی ئەنی بە شێوەیەکی تەبیعی هەڵسوڕاوی کۆمەڵە
زمینەی مادی بۆ دەخڵقێ بۆ ئەوەی کە نەقشەی اجتماعی و نەقشەی مبارزاتی خۆی بەرەتە پێشێ یعنی دەست بکات بە پێکەنانی ئەو ناوەندانە ئەوە مهمترین کارە لەوە نابێت کۆتایی بکەن تەمان بۆ حاڵەتایی دیکەش دەبێت خۆیان ئامادەکەن شەڕە دەبێت هەوڵ بدەن تەلەفاتی خەڵک کەم بێتەوە دەبێت خەڵک هەوڵ بدەن لە کاتی شەردا هەمبەستەجی خەڵک زۆرترکەن دەبێت هەوڵ بدەن بەهانای خەڵکەوە بچن لە کاتی هەروەکو هەمیشەش بوو ئەمانە کەنێڵم بە تایبەت بۆ کۆمەلگای کوردستان فرسەتایەکی گەورەیە چونکە کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکە لە ڕووی مەدەنی و زۆری گەشە کردو یعنی خەڵک فێری خۆڕێ خستن بوون ئەو مەسەرەن تەماشای ئەو ڕووداوانە بکەن لە ناشتنی مەسەرەن تەرمی جانبەخت کردوویەکەوە بگرا لە مەسەلەن مەراسمی ژینگە پارێزی ساڵانە کە بەڕێوە دەچێت لە مەرە لەو هەموو کۆڕ و کۆمەڵی ئەدەبی و فەرهەنگی و هونەریە لە هەوڵدان بۆ پەرەپێدانی زمانی دایکی خوێندن بە زمانی دایکی و ئاموزش بە زمانی دایکی لەوە بگرێتە نەورۆز تا هەمووی ئەوانە نیشان دەدا ئەوەی کە ئێمە دێڵێن تەنیا ئارەزوویەکی ئارەزوویەکی نییە سیاسیمان نییە بەڵکە واقعێتێکی عینیە و جامعەشە کە ئەو واقعێتە عینیە زمینەی خۆڵخاندوو بە هەڵسوراوانی ئێمە دەبێت پێی هەڵستن بۆ باقیش کارەکانی دیکەش ئێمە دەبێت فکریان بۆ بکەینەوە ینی ئێمە دەبێت ڕێگاد نیشان بدەین یەکێک لەو مشکلاتە کە دێتە گۆڕێ مەسلەی چەکە مەسلەی چەک و چەکداری و ئەوەیە کە زۆر مهمە کە لە بۆچوونی ئێمەدا ئەوەیە کە چەک دەبێت لە دەست ئەحزابدا نەبێ بێتە دەست ئەو ناوەندانەی کە مەسئول بەرامبەر بە ژیانی خەڵک شوڕایە بنکەیە دامەزراوەیەکی مەدەنی هەرچی هەیە دەبێت ئەوانە اختیاری سلاح لە دەست ئەوانەدا بێت بەڵام ئەوە مانای ئەوەیە کە سلاح ممکنە مهم بێن دێ ئەگەر بتهەوێ مەسەلەن شوڕای گەڕەکەکەت شوڕای محەلەکەت شوڕای دانشگاکەت ئەنجومەنی معلیمانەکەت لە هەمان کاتدا چەکدار بن دەبێت چەک بەدەست بێنی کەوایە وەختی ڕژیم هەڵدەوەرێ وەختی پادگاون و پاسگاوشەکان بەجێ دێڵێن مانای ئەوە نییە کە ئێمە بڵین چونکە دەمانەوێت خەباتی مەدەنی پەرەبستێنەوە ئەوە بە بەردی بناغەی بنیادنانی ژیانی دۆڕۆژیش و کەمکردنەوەی زەر و زیانەکانی ئەو ڕۆژ دەزانی مانای ئەوە نیەکەن خۆیان پرچەک نەکەن بەڵام ئێمە دەڵێن بە زۆری بازووی خۆیان بەهێز و توانای خۆیان بە کەڵوەگرتن لەو فرسەتانە چەک بەدەست بێن ئێمە ناڵێن دەوڵەتی ئەمریکا بێت چەکمان پێ بدە ناڵێن ئیسرائیل بێت چەکمان پێ بدە ناڵێن لەو دی و مەرزەوە چەک پەیداکەین و ویان بنێرینەوە دەڵێن چەک بەدەست بێن لەبەرەوە دەمەوێت بڵێم کە لەگەڵ ئەوەشدا ئێمە بە جددی نامان هەیە کۆمەلگای کوردستان میلی تاریزە بێ نامان هەوێ ئەحزاب چەکدار بن بەڵام لە هەمان کاتدا دەزانین کە پارێزگاری لە ساوەردەکانی جەماوەری پارێزگاری لە تەمینی ئەمنیەتی کۆمەلگا لەوانەیە احتیاجی بە چەکیش بێ کەوایە ئەوەش لە جێی خۆیەتی کەوایە دەمێت ئەو تاکید بکەمەوە ئێمە دەبێت فەرق دانین بینی ئەوەی کە چەک لە ئینحساری کێدا بێ نەک چەک نەبێ ئێمە دەڵین چەک لە ئینحساری ئەحزاب و دەوڵەت و زۆردارانی کەدا نەبێ بەڵکە چەک لە ئینحساری ئۆرگانهایەکدا بێ کە مەسئولن بەرامبەر بە ژیانی خەڵک بۆ ئەوەش دەبێت ئەواداران و لایەنگران و هەڵسوراوان و پێکۆشەرانی ئەو ڕێبازە بە وردی وریابن و فرسەتەکان لەدەست نەتەن زۆر سپاس هاوڕێ ئیبراهیم پێم خۆشە ئێستا ئەم پرسیارە بکەم سەبارەت بە دەور و نەخشی تەشکیلاتی کۆمەڵە لە هەرێمی کوردستاندا بەڕێستان چه دەور و نەخشێک بۆ تەشکیلاتی کۆمەڵە لە هەرێمی کوردستاندا دەنێن ئێمە هەمیشە کوتومانەوە ئێستا جوپاتی دەکەمەوە کە ئێمە هەرێمی کوردستان بە پشتی جەبهەی نظامی خۆمان نازانین بۆ ئێران ئێمە پێمان وانییە کە ئێرە پشتی جەبهەیەک کە تێدا هێزی نظامی ئامادە دەکەین و ئەو هێزی نظامیە دەنێرینەوە بۆ بە ئێستلا بۆ ناوەوە و لەو ڕێگایەوە مەسەلەن پرۆژەکان و ئستراتژی سیاسی خۆمان دامین دەکەین ئەوە لە ئستراتژی سیاسی ئەمە ئەوە نییە کوردستانی عێراق لە هەمان کاتدا زەرفێتایەکی سیاسی بۆ ئێمە خۆڵقاندووە موقعێتێکی سیاسی بۆ ئێمە خۆڵقاندووە کە ئێمە ئەو موقعێتی سیاسیە تا ئێستا پاراستومانە لەو بۆ لاژدەی پارێزین و پەیاممان بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستانەوەیە نابێ منتەزیر بن هێزێکی ڕزگاری لەو دیوسنوورەوە بێ ڕزگاریان کە ڕزگاری ئەوان بە دەستی خۆیان حتا ئەگەر بە چەکیش ممکن بێ بە دەستی خۆیان ممکنە نەک بە وسیلەی هێزێک کە لە
ئەو دیوی سنوورەوە لە هەرێمی کوردستانەوە ئامادە دەکرێ و دەچێتەوە کەوایە دەمەوێت ئەو تەوهمە بڕەوێتەوە یعنی ئەو کە بەعزێک حزبی سیاسی پەرەی پێدەدەن بازێک کردەوە نیشان دەدا کە ئەوەندە مەسئولین بەرامبەر بە ئایندێ و کۆمەلگای لەو لە حەزەوە دەبێت جیاوازی ئێمە معلوم بێت ئێمە لە هەرێمی کوردستانەوە خیاڵمان نییە بچینەوە مەرزەکان ڕزگارکەین ئێمە قوڵایی خاچی کوردستان ڕزگار دەکەین کێشەی ئێمە پێش ئەوەی کە لە سنووری سەیرانبەند و خەڵاتزیێ و دازانم ئەورامان و ئەوانە بێ کێشەی ئێمە لە شاری سنەر شاری مەهاباد لە شاری سەقز لە شاری شنۆ لە هەموو شار لە قوڵایی خاچی کوردستاندا و لە قوڵایی خاچی کوردستاندا هێزی ئێمە ئەو هێزن کە لەوێ مستەقرن ئەو هێزن کە لەوێ ئەم هەموو ساڵە ڕەنجیان بردووە ئازاریان بردووە فیداکاریان کردووە چوونە زیندان شکنجیان دیوە تەجربەیان کردووە کۆمەلگایەکی مەدەنی پێشکەوتویان لە چاوباخی شوێنەکانی دیهێران ڕێخستووە تەجربەی بە نرخی مەبارزاتیان بەسەرێکەوە ناوە ئەوە لەوەیە هێزە کەوایە ئێمە بەڕاستی خۆمان بە بەهێز دەزانین نەک بە خاتیەوەی چەندە پێشمەرگە چەندە هێزی چەکدارمان لەو دیوەی سنوور هەیە یا نەک ئەوەی کە هیچ ئومێدێکمان بەست بێ یا ئەسن بە باشی بزانین لە هیچ مەسەلەن هێزێکی دەرەکی یارمەتی و ئەو وەرگری بە کۆمەژی ئەوان گویا مەسەلەن خۆمان پەرچەکەین و ئومێدێک لەسەرەوە دابمەزرێنی و هەروەها ناشمان هەیە بەڕاستی لە ڕووی مەسئولیەتی ئەخلاقیەوە نامانەوێت ئەو شەڕە تووشی مەسەر هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان بکەین کە شەڕی ئەوان نییە فعلەن ئەوان بۆچی دەبێ باجی ئەوە بدەن کە بەشێک نییە لە پرۆژەی مبارزاتی ئەوان بەرەوە بەو حسابە ئێمە هەست بە مەسئولیەت دەکەین ئەم تشکیلاتێکی ئێمە لە هەرێمی کوردستانمان ئەرزشی هەیە پاراستنی تەقویەتی و لە ڕووی سیاسیەوە بەهەرحاڵ مەترحکردنی لە ڕووی سیاسیەوە تبدیلکردنی بە بنکەیەک بە ناوەندێک بە مەرکزێک بۆ ئەوەی کە کاری میدیایی تدا بکرێ کاری مەدەنی تیا بکرێ کاری فەرهەنگی تا بکرێ ئەوەش بەشی خۆی سەرمایەکە کە پێکەوە دراوە بۆ دوا ڕۆژی کوردستان بەکاردێ بەڵام ئەو سەرمایە وتم بەمانای ئەوە نیە کە ئێرە پشتی جەپەی ئێمە بێ بۆ شەڕ لەگەڵ کۆماری ئیسلامی یا بۆ حزوری چەکدارانە لە ناوەوەی کوردستانیێرە زۆر سپاس هاوڕێ ئیبراهیم بە نەچوونە ناو هاوپەیمانیە کە لەلایەن 5 هێزی سیاسیەوە لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا ڕاگەیاندرا هاوکاریەکانی ئێمە لەمەوە بەدووە بە چ شێواز و شکڵێک دەبێت لەگەڵ ئەم ناوەندانەدا ئێمە بە هۆی هەستیاربوونی بارودۆخی کوردستان بەگشتی و بەتایبەت لەم دەورێژدا ئەومان زۆر مهمە کە حزب سیاسیەکان کوردستان بەتایبەت ئەوانەی کە زەرفەتی فعالیەتی چەکداری و زەرفەتی چەکداریان هەیە ئەوانە دەست لێک بەرنەدەن ئەوانە هەماهەنگ بن لەگەڵ یەکتر بە کۆمەجی یەکتر و بە تەسیردانان لەسەر یەکتر ممکنە بتوانین پێشی بازێک مەترسی بگرین و بازی خەتەرێک بڕێوێنینەوە لەبەرەوە ئێمە وەکو سەرەتایەک پەیوەندی گرتن و هاوکاریکردن لە لەگەڵ حزبە بەهێزەکان و حزب مەترەکانی ناو کۆمەلگای کوردستان ڕەتناکەینەوە سیاسەتێکی نەگۆڕمان بووە لە زۆر پێشتریشەوە بووە ئێستاش هەیە لە داهاتووشە هەر دەبێ ئەوە هەبێ چوونە ناو هاوەندی ئەو ناوەندەی کە دروست بووە باسێکی دیاریکراوەیە ئێمە ئەو هاوپەیمانەی کە ئەوان پێکیان هێناوە لەگەڵ استراتێژی خۆمان لەگەڵ سیاست و بۆچوونی خۆمان لێک نزیک نابینین بەڵام لە هەمان کاتە بۆ ئەوان ممکنە باش بێ و لەوانەیە بۆ ئێمەش لەو لە حەزەوە باش بێ کە ئێمە دەگەڵ لە جاتیەوەی دەگەڵ دانەدانیان مثلەن تەرحی هاوکاری بڕێژین دەگەڵ مەجموعەیەک تەرحی هاوکاری بڕێژی و لەوانەیە کارەکەشمان ئاسانتر بێتەوە لەبەرەوە ئەوە دەڵم پێکهاتنی ئەو ناوەندە بەمانای ئەوە نییە کە پرۆژەی هاوکاریکردنی بینی ئەحزابی سیاسی لە نظر ئێمەوە تەواو بووە بەڵکە لەو شرایطەوە لەو بارودۆخدا ئەسقەزا ضروری تریش هاتوتە کایەوە ئەوە یەک بەڵام شێوازەکەی چۆنە ئەمە کتومانە کە هیچ فرسەتێک بۆ هاوکاری نابێت لە دەست بدەین لە هەمان کاتە بۆ هەماهەنگی سیاسی دەبێت دیالۆگمان ببێکەوە گفتوگۆ بکەین بۆی کە اختلافەکان تەخفیف بدەین کێشەکان ئەگەر مثلەن قابلی ڕەواندنەوە بیان ڕەوێنینەوە
زمینەی هاوکاری و نزیک بوونەوە بخۆڵکێنین لە هەمان کاتدا دەبێت بزانین ئەخر بۆچی ئەو موقعێتە خۆڵقاوە لەبەرەوە بەڕاستی ئێمە جریانێکی جیاوازینەوەتر ئەوە هیچ عیب نییە بۆ بۆ کۆمەلگای کوردستان ئەوە دەستکەوتێکە کە ئەحزابی سیاسی بە فکر و بۆچوونی جیاوازی تێدا هاوپەیمانانی ئێرانی سەراسەری ئەمە جیاوازن ئەمە دڵبەستگیەکمان نییە بە هاوکاری دەگەڵ هیچ هێزێکی دەرەکی ئەقلیمی یا جیهانی بۆ ئەوەی کە پەرچێشکین بۆ کوردستان نەمەنا دەگەڵ سیاستە خۆمان تەتبیق نادەین ئێمە تەرفداری حاکمیت و دەسەڵاتی جەماوەرین ئێمە دەڵێن حزبی سیاسی لە کوردستان دەبێت حزبی سیاسی بێ حزبی چەکدار نەبێت ئەوە نەموو جیاوازی بەو جیاوازیانەشەوە بەڵام دەکرێتەوە کارکەین دەکرێتەوە هەمانگی سبحی نییە ئێمە دەڵێن شوڕای گەڕک دروست بێ شوڕای زانکۆ دروست بێ شوڕای معلیمان دروست بێ خۆ ناڵێن هەموو ئەوانەی کە لەو شورانە کۆ دەبنەوە هەر دەبێت لایەنگرانی کۆمەڵە بن یا ئەگەر سوسیالیست نەبوون ئەگە کۆمۆنیست نەبوون دەبەری دەرگای مزمێ عومیکە ڕێگایان نادەین یا تەمەشای دەستیان دەکەین بزانین چێ دەستی خەڵەشی و پینە بەست و ئەو دێی نەژوورێ و ئەوەی کە مەسەن کراواتی بەست و لیباسی خاوێن دەبەردا و حەقی نێ بێ خوشتیوان نابێ کۆمەلگا ئەمە دەوانێت کۆمەلگا ئیدارەکەین کۆمەلگا بە هەموو ڕەنگا و ڕەنگەکەیەوە وتابێت کۆمەلگای کوردستان ئەوە کەوابێ هاوکاری زەروری دەکا هاوکاری لە مەحەلدا زەروری دەکا سبینە گەلێک فرسەتی ئەوە دەخڵکێت کە بەبێ هاوکاری حزبە سیاسەکان ممکنە کوردستان نتوانێت لە فرسەتەکانی کە بۆی پێک دێ باشی کەڵ وەربگرێت بۆیە مەسئلەی هاوکاری قەتعیە ئێمە ڕەدی ناکەینەوە شکل و شێوازەکەی لە مەحەلدا تەعین دەبێ لە مەحەلدا ڕفەکانی خۆمان ڕەهنمودیان پێدەین بیکەن لە سەدی سەرەوەش و لە سەدی ڕەهبەری حزبەکانیشدا دانیشتن و کۆبوونەوە و دیالۆگ دەگەڵیان ئێمە بەردەوام دەبین. زۆر سپاس کاک سەید برایم خەریکین لە ڕۆژەکانی ساڵی تازە و نەورۆز نزیک دەبینەوە ڕێنوێنیتان بۆ نەورۆزی ئەمساڵ چییە؟ پێشەم شتێک دیارە ئەو کارەساتەی کە بەسەر کۆمەڵانی خەڵک هاتووە لە ئێران و ئەو کوشتارەی کە کراوە و هەزاران خەڵکی داغدار کردووە بە میلیۆنها خەڵک داغدارە بەڕاستی لەو شرایطەدا لەوانەیە نەورۆز شکل و شێوەی ساڵانی پێشووی گونجاو نەبێ یا خودی خەڵکی کوردستان زۆر دڕ و دەرونی ئەو شاوی و خۆشی و هەڵپەرچی جارانیان نەبێت بەڵام مەسئلەی نەورۆز تەنیا مەسئلەیەکی ڕێوڕسمێکی سنەتی و تاریخی و قەدیمی نییە کە بەڕێوە دەچێت بۆ کوردستان شکل و سیمایەکی سیاسی بەرجەستەی پیدا کردو نەورۆز لە هەمان کاتدا نمایشی دەسەڵاتی جەماوەرە بۆ خۆڕێخستن تۆ مەسەڵەن تەمەشاکەت بە سەدان هەزار کەس نەورۆزی ئەمساڵ لە هەموو شارەکانی کوردستان لە هەموو شار و دێشی کوردستان بە شێوازێکی ڕێک و پێک بە چ شوورشۆخێک بەڕێوە چوو ئەوەی ئێمە دەمانەوێت ئەوەیە کە هەر فرسەتێک کە دەست بدا بۆی کە خەڵک لە دەوریە کۆ ببنەوە نابێت لە دەستی بدەیت ئەگەر ئەو فرسەتە نەورۆزیشە جا بە هەڵپەرکەی تێدا نەبێ یا هەڵپەرچێ مەحوەری ئەسلی نەبێ باشایی و زرم و کوت مەحوەری ئەسنێ بەڵام بۆ لە دەورێکتر کۆ نەبینەوە بۆ نەمادی دیکەڕ ڕەچاونەکەین بۆ ڕازاندنەوەی مەراسمەکەمان ئاورکردنەوە مەسەلەن شەم بەدەستەوە گرتن سروس خوێندنەوە یادی جانبەخ کردوانکردن چوونە سەر مەزاری جانبەخ کردوان دڵنەواییکردن لە خانەوادی جانبەخ کردوان و شار بە شار و دێ بە دێ ینی من انتظارم ئەوەیە ئێمە انتظارمان ئەوەیە ئەمساڵ نەتەنیا ئەو سنەتە وانەی نەبێت خامۆژ نەبێ بەڵکە دەبێت تەنانەت بە ئاگاهانەترین شکلیش بەڕێوە بچێ یعنی خەڵک نیشان بدەن کە نەورۆز بۆیان تەنیا سنەتێکی مێژووی نییە کە بەڕێوەی دەبن سنەتێکی کۆمەڵایەتی و ئەوە نییە کە بەڕێوەی دەبن بەڵکە لە هەمان کاتدا فرسەتێکە بۆ نیشاندانی قودرەتی جەماوەری خۆڕێخستن بەڵام تەبعاً حساسیەتەکانی شرایطیش دەزانین ئێمە پێمان وان نییە باش بێ ئەو ڕێوڕسمانەی کە ئەمساڵ بەڕێوە دەچێت بە حیزبی بکرێت دەبێت تا ئەو جگای کە ممکنە ڕنگ و بۆینی جەماوەری پێوە دیار بێ و ئەرسەیەک بێ بۆ ئێبرازی وجودی جەماوەر نەک ئەرسەیەک بۆ مەیدانداری ئەم حزبیا و حزب بەهێنانە گۆڕی نەمادی خۆی کە ممکنە ئەوە بێتە بەهانە و حساسێتێکیش
بۆ دوژمن هەڵخڕێنێ کەوایە ئاخرین قسەم ئەوەیە بەڵێ نەورۆزی ئەم ساڵ بەرگوزارکەین بە شور و شۆخۆ بەرگوزاریکەین بەڵام بیکەین بە نمایشی قدرەتی سازماندەهیمان قدرەتی جامعی مەدەنیمان و قدرەتی لە دەوریە کۆبوونەوەمان و ئەوە نیشان بە دۆست و دژمنی نیشان بدەین کە لە کاتی خۆیدا چ زەرفێتایەک لەو کۆمەلگایە هەیە کە دەتوانێت لە پێناوی کاری گەورەتریشدا بکەوێتە ڕێ بەڵام طبعا ئەو داغداری ئەو خەڵکە ئازاداربوونی ئەو خەڵکە دڵبرینداربوونی ئەو خەڵکە دەبێت لە نەحوەی سازماندان و ڕێخستنی بەرنمەکاندا بە ابتکاراتێک کە لە هەر مەحەلێکدا خۆیان دەتوانن دیاری بکەن ڕەچاو بکرێن. زۆر سپاس بۆ بەشداریتان هاوڕێ برایم من پرسیارێکم نەماوە ئەگەر بەڕێستان دەتانەوەیدا درێژەی بەرنمەکەدا ئاماژە بە شتێک بکەن کە لە تولی بەرنمەکە ئاماژەتان پێنەداوە بفەرمون. زۆر سپاس لەواخەدا قسەیەکی وا نەماوە هەموو ئەوەی کە پێویست پێ کوترا بەڵام من جارێکی دیکە ئەوە دەڵێمەوە کە هاوڕێیانی ئێمە لەم بارودۆخی ئێستادا بە وردی ڕاگەیاندنەکانمان بەرنامە تەبلیغاتیەکانمان بەرنامە ئامۆزشیەکانمان لێدوانەکانمان ئەوانەی کە لایەن ڕەحبەری کۆمەڵەوە بڵاو دەبێتەوە ئەوانە بە وردی تاقیب بکەن بە وردی تاقیب بکەن و دەگەڵ شەرایەتی مشەخەسی ژیان و کاری خۆیان تەطبیقی بدەن ئێمە لێرەوە ناتوانین هەر هەنگاوێک وەلو بچووکیش بۆ هەر هاوڕێی چاڵ سوڵامان دیاریکەین ئەومان داناوە بە ابتکاری خۆی بەڵام سیاست لە ئاستی کەڵاندا لە ئاستی ماکرۆدا ئەو وەزیفەی ڕەحبەری کۆمەڵەیە دەبێت دیاری بکە وەزیفەی پلنەوەکان و کۆنگەرەکان و وەزیفەی ناوەندەکانی بەڕێوەبەری کۆمەڵەیە دەبێت ئەوان ئەو لەو مقیاسەدا قسەکان بکەن بەڵام لە مقیاسی ڕۆژمەڕە و لە مقیاسی ڕۆژانەدا هاوڕێیان ئێمە نابێت چاوەڕێی ئەوە بن کە هەموو بۆ هەموو حرەکەتێک ڕاهنمودێکی دیاریکراوان پێ بدرێت تەجربەی بە ئەندازەی کافی هەیە تەجربەی خۆشیان هەیە ئەوە تەجربەی زیندوی تازش پەیدا دەکەن لەوانە کەڵک وەربگرن خەتەکە معلومە جهاتەکە معلومە جهاتێکی ئینسانیە جهاتێکی سۆسیالیستیە جهاتێکی پێشڕەوە زەرفێتی ئەوەی هەیە کە جەماوەەر کۆکاتەوە زەرفێتی ئەوەیە کە جەماوە لە خەتەراتی گەورە دەرباسکە انتزامان ئەوەیە بەکاری بێن ئێستا دەورەی چوونەوە ماڵ و دانیشتن و لە کوندی ماڵ کاری سرفەن مەخفینە نەڵم خۆیان ئاشکراکەن و خۆیان بدەنە بەردەم دوژمنەوە بەڵام دەبێت تەوجه بکەن دەکەوینە بارودۆخێکەوە بە احتمالی زۆر ئەوەنەوە دەوارین بارودۆخێکی مساعد بێ دەکەوینە بارودۆخێکەوە کە ئەوان دەبێت لە زەرفێتایەکی گەورە ئیسفادە بکەن ینی تەنیا لە فکری کۆکردنەوەی هەواداران و لایەنگران و ئەفرادی نخبەگان و دەوروبەری خوان نەبن بەڵکە لە فکری کۆکردنەوەی جەماوەر و لە فکری تەسیردانان لەسەر ژیان و خەباتی جەماوەردا بن. زۆر سپاس بۆ بەشداریتان. سپاس بۆش. بەڵێ خۆشەویستان لێرە جەهاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارێک کۆمەڵە هەڵسوڕاوان کە قسە و باسێک بوو لەگەڵ هاوڕێ ئیبراهیم عەلیزادە دەبیرەوەڵی کۆمەڵە سەبارەت بە هەلومەرجی سیاسی لە ئێران و کوردستان و ئەرکی کۆمەڵە و هەروەها هەڵسوڕاوان لەم دەورەیەدا. سپاس بۆ هاوڕێتیتان و ماڵەوە.